ئەم کاتتان باش خۆشحاڵین لە پرۆگرامێکی تر و لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دێینە خزمەت بینەرەکانمان لە هەر شوێنێک بینەری ئێمان سڵاوتان لێبێ و ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانتان لێ پیرۆز بێ. ئەمڕۆ ئێمە ئەم پرۆگرامە تایبەتە پێشکەشەکەین پرۆگرامێکە لە شێوەی تیم بە چەند زنجیرەیەک دەست پێ دەکات و بەردەوام دەبێ. لەنێو ئەم پرۆگرامەدا بە تایبەت لەم زنجیرەی کە من پێشکەشی یەکەم کۆمەڵێک بابەتی گرنگ لەسەر ناوخۆی یەکێتی لەگەڵ کەسانێک گفتوگۆی لەسەر دەکەم کە ئەزمموی زۆر باشیان هەیە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرێکیان لە بوارێکی جیادا و کۆمەڵێک کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆگرامەکەمدا ئامادەن گفتوگۆ لەسەر کۆمەڵی خاڵی گرنگەکەن کە لە ئێستاە پرسە و پێویستە گفتوگۆی لەسەر بکەین و پێویستە وەڵامەکان وەربگرینەوە ئەگەر وەڵام نییە پێویستە گفتوگۆی لەسەر بکەین تاوەکو بە دوای چارەسەردا بگەڕین. دڵنیام کە گفتوگۆیەکی باش دەبێەوە بە دڵی ئێوەش دەبێ. میوانەکانم هەرێک لە بەڕێزان کاک ڕزگار عەلی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک ڕزگار زۆر خۆشحاڵم بەخێربێت خێربەی سەرچاو. هەروەها کاک فەرید ئەسەسەر سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی بەخێربێت زۆر خۆشحاڵ بووم خێربەی سەرچاو. تەلارخان خۆشحاڵم وەکو خانمێک ئەمڕۆ لە پرۆگرامەکە ئامادەی و خۆشحاڵم وەکو ناوەندی کاروباری یاسایی ئەمڕۆ تۆ لامانی گفتوگۆەکەی بەخێربەی سەرچاو. میوانە بە ڕێزەکانم ئێوەش بەخێر بێن هیوادارم کە موداخەلە بکەن بتوانین لەگەڵ ئێوە گفتوگۆیەکی باش لەگەڵ میوانە بە ڕێزەکانم بکەین. بەخێربن سەرچاو دووبارە بە ئیزنی ئێوە ئین هاوسێک ئامادەیە پێکەوە بینەرە بین دواترە گەڕێنەوە گفتوگۆکەمان لەسەر تەوەرەکان بەردەوامیە بێت. برانی خۆشەویست ئەو کۆبوونەوەمان بۆ ئەوەیە کەوا باسی ئەرکەکانی سەرشانی پێشمەرگەی کوردستانتان بۆ بکەین بەو بۆنەیەوە کەوا ناو بەناو ئێوە ئەچن بۆ ناو جەماوەری گەلەکەمان بۆ ئەوەی ئەو پەیوەندەی نێوان پێشمەرگە و جەماوەری گەلەکەمان بەهێزتر بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان 45 ساڵی لە تەمەنی پڕبەرەکەتی خۆی تێپەڕاند. حیزبەکەی سەرۆک مامجەلال پێچەوانەی پێشبینی دوژمنان کە گوتوبیان دارخورما لە سەریان بڕوێ دوو پێشمەرگیان پێ نابرێتە شاخ دوای ساڵێک لە دامەزراندن شۆڕشێکی نوێی بەرپا کرد کە دەیان و سەدان و هەزاران پێشمەرگا لە ساییدا خەباتیان دەست پێ کرد. یەکێتی بە هەموو دامەزرا و ڕێخستنەکانیەوە خەباتێکی جەماوەری گەورە شۆڕشێکی پێشمەرگانە و ڕاپەڕینێکی سەرکەوتووی کردە دیاری کوردستانی ئازاد. وێزگەی سەرفرازی لە ڕزگاری کوردستانەوە تا حکوومەت و پەرلەمان و ئینجا پرۆسی ڕزگاری عێراق سەرفراز بوو. یەکەم پێشمەرگە و یەکەم کورد و یەکەم سەرک کۆماری بە هەڵبژاردن کردە ناونیشانی وڵاتێکی دیموکرات و فیدراڵی. لە ڕێی مافی چارەنووسدا لە هەموو وێزگەنەدا تێکۆشەرانی یەکێتی سەرکردە و فەرماندە شەیدەکانی ڕێخستنەکانی مەیدانی خەبات زیندانیانی سیاسی و پێشمەرگەی دێرین و کەمەندامانی سەنگەر هاڤاڵانی تەرزێکی نوێی خەباتی ڕێکخراوەیی و مۆدیلێکی تازەی حیزبایەتی بوون. 45 ساڵ تەمەنێکی کەم نییە کە ئێستا لە دوای کۆنگرەی نوێبوونەوە دەواازە بۆ قۆناغی تازەش کرایەوە. تەمەنی دادێ لە خەباتی یەکێتی زۆرتری لە پێشە مەیدان کراوەیە تاوەکو هەڤاڵانی نوێبوونەوەش دەیان ساڵی تر دەستکەوت بخەنە سەر خەرمانیە و کللتورە کەڵەگەتەی بە گۆشت و خوێن و فرمێسک نووسراوەتەوە. یەکێتی نوێبوونەوە ئەم هەموو ئاسۆکراوەی ئایندەی لە پێشە بە سەرکردایەتیشی گەنجانە و شێوازیشی تازەی ڕێکخراوەییەوە چۆن خۆی تیار دەکات و چۆنی ڕادەپەڕێنێ. تیم یەکەم ئەڵقەی تەرخانی نوێبوونەوەی یەکێتیە لە سەردەستی تیمێکی نوێی سەرۆکایەتی و سەرکردایەتی کە موژدەی درێژەدانی ڕەوتی دێرین و بیناکردنی نوێبوونەوەی پێیە. سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئامادەکردنی ئەو ئین هاوسە. ئەگەڕێمەوە لای ئێوە و کاک ڕزگار لە بەڕێستانەوە دەست پێ یەکەم. وەک هەمووان ئەزان ئێمە پێشتر حیزبەکان و دەتوانین بڵێن جیهان هەموو چای لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و خەڵک پێی وابوو یەکێتی ناتوانێت لەم قۆناغە بە ئاسانی کۆنگرە ببەستێ
چۆن گەیشتین بە کۆنگرا و دەستکەوتەکانی کۆنگرە بۆم قۆناغی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ سەرەتا پیرۆزبایی لە هەموو ئەندامان و کادرانی یەکێتیەکان بۆ سڵاوی گەرم بۆ ئەو هەواڵە سەرکردانی کەوایەکیتیان دامەزران کەسە بە شێرە زۆریان لە ژیاندا نەماون سڵاوی نەمری بەوانێکەوە لە ژیاندا نەماون وەسڵاو بۆ هەموو کەسوکاری شەهیدان لەمیادە پیرۆزەدا و پیرۆزبایی لە هەواڵانی مەڵبەندی سلێمانی کە ئامادەن لەم دیدارە ئێمەدا بە خێراتنی گەرمیانەکەم کەوانە ئەوانش دڵنیام ینی کادری ئایندە و سەرکردەی ئایندەیەکێتی نیشتیمانی کوردستانە بن بە پێی پێڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەسەندکراوی کۆنگرەی سێ دەبووە ئێمە لە ساڵی 2013 بۆ 2014 کۆنگرەمان بەستایە دیارە چەند هۆکارێکە بووکەوە وای کرد کۆنگرە دوا بکەوێ لەبری ئەوەی 2014 بەسرێ کۆنگرە لە کۆتامانجی ساڵی 2009 بەسرا هۆکارەکان بەشێکی بابەتی وەکو شەڕی داعش وەکو کێشە ئابوورەکان کە لە عێراق ڕوویدا یا کێشانی نێوان هەرێم و بەغدا ئەوانە کاریگەریان هەبوو بەڵام بەشێکی پەیوەندی بە هۆکاری ناوخۆیی بوو کەەوە کۆنگرە بۆ ماوەی 6 ساڵ لەوا دەیبەستنی خۆی دوا بکەی ئاڵۆزەیەکی زۆر هەبوو لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە حەز ناکەم بچۆ ناوردەکاری و ئاڵۆزیوانە بەڵام کێشەکانی ناوخۆی هاوکار لەگە کێشە هۆکارە بابەتەکان ڕێگر بوون لە بەستنی کۆنگرەیە دیارە زۆر لایەن چ دۆست چ نەیار هەتا خود هەندێک لە سەرکردەکانی ناوێکێتی نیشتیمانیش پێیان وابوو ئێمە لە کۆنگرە تووشی کارەساتی گەورابین تووشی شکستی گەورابین ینی کۆنگرە بوو بە مەترسیەک بوو بە دێوەزمەیە کە ناوێت ببەسرێت ینی ئاوای لێ هاتبوو بە هیمەتی هەمولاک بە هیمەتی کادران ئەنی من سەرەتا کە ئێمە چینە ناو قۆناغی کۆنفرانسی کۆمیتەکانەوە من لە ڕۆ تێگەیشتم کەەوە لە ناوێکێتیە ئیرادەیەکی بەهێسێ بۆ بەستنی کۆنگرە کە ڕێژەی ئیلتیزامیان من بە حکمی ئەوەی ئەو کات مەسوولی دەستگا ئەڵبژاردنەکان بووم هەواڵ تەلارش ئەو کات ئەندامی ئەو دەستگایە بوو کە ئەومان بینی لە کۆمیتەکان دڵنیا بووین کە کۆنگرەکە ئەبەسرەوە کۆنگرە سەرکەوتووە بێت چکە جۆشخڕۆ زۆر بوو و ئیلتیزام زۆر بوو ئەوە مانای ئەوەیەکەوە کۆنگرە بەسە بارحاڵ منام لە میادەیە سەرکەوتی کۆنگرەی چوارەم و سەرکەوتی کۆنگرەی نوێبوونەوە و هەڵبژاردننی سەرکردایەتیی نێ بە ڕیتمێکی نێ پەیڕەوێکی نێ بەرنامێکی سیاسی نێ من لێرە وەکو پیرۆزبایەک بۆ هەموو ئەندام و کادران و هەواڵانی یەکێتی ئەنێرم و دڵنیا شانەکەینەوە ئەو نێبوونەوەی لە هەموو بوارەکانە بێت تەنیا نوێبوونەوە نییە لە ناو پێڕە و نووسینی بەرنامە بەڵکو بەشتی کردەی بەشتی با بڵێن سەردەمیانە هەوڵ دێن هەموو بوارەکانی کاری حزبی نوێ بکەینەوە دەتوانین بڵێن ئایندەیەکی گەشت و کادرانی یەکێتی گەشتبین بن بەوەی کە دوای کۆنگرا قۆناغێکی تازێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ دۆخی هەرێمی کوردستانیش ئەمە پەیڕەوی ناوخۆمان لەگە بەرنامەی سیاسی لەوەیە هەنێشتی یەکەم جارە لە مێژووی هەموو حزبەکانی کوردستانە هەنێ مادەی نوێ هێنراوەتەوە ینی نوێی زۆر گرنگ هەیە ینی لە هەر هەمووی گرنگترەوەیە ئەو پێڕەوەی ئێمە زۆر تاکی دەکات لەسەر کاری بە کۆمەڵ سەرکراتی بە کۆمەڵ زۆر تاکی دەکات و لەسەر شەفافیە لەسەر یاسا لەسەر مافەکان لەسەر پاداش و سزا ئەمانە هەمووی سیستەمێکی نوێ ینی ئەوە نییە ئیجتیهادات نامێنێت لەناو مەسەڵەن سەرکردەیەک یا بەرپرسێکی حزبی ئەمە بە ئیجتیهادات کارکات دەبێت لە چوارچێوەی پێڕەوەیەکی حزبی لە چوارچێوەی بەرنامەیەکی سیاسی لە چوارچێوەی پێڕەوەیەکی کار وەکو شێوازی دەستوری یاسا چۆنە یە حکومەتدان کاری پێکەن بەڵام ئەمە فۆرمەلە کراوە بۆ ناو کاروباری حزب باشە دەستخۆش ئەگەڕێمەوەلا دواتر گفتوگوی زیاترەکەین کاکفەری دەمەوێت لە بەڕێزیشتان بپرسم ئەم ناسنامەی نوێبوونەوەی کۆنگرە ناودەنێن چی و چۆن پێناسەیەکەیت سپاس بە دڵنیایەوە ئێمە ئەم کۆنگرێ لە ژێر دروشمی نوێبوونەوەی هاتە دی ئێمە ینی دروشمەکەمان هەر لە کۆنگرە جێبەجێکرد نەک هێشتمانەوە بۆ دوای کۆنگرە لەوێ کە سەرکردایەتیمان هەڵبژارد ئەو ژمارە زۆرەی سەرکردایەتی بۆیە هەڵمان بژارد بۆ ئەوەی بتوانێت ینی سیستمێکی تازە بێت لە کاری حەزبایەتی وەکەوە پێشوو نەبێت یانەوەی ئەگەر نزیک کەمەوە لە سیستمە سیاسیەکان ئێمە تا ئەندازەیەکی زۆر تا پێش کۆنگرە تقریبان سیستمێکی ئەتوان بڵێم نزیک بوو لە سەرۆکایەتی لە ئێمە پیادەمان کرد بەڵام لە کۆنگرەی سێ تۆزێک نزیک بووینەوە لە سیستمی پەرلەمانی بۆەوەی کە ئەنجومەنی ناوەندمان داهێنە لە کۆنگرەی چوارەم
مەسەلەی سەرۆکایەتیەکەمان گۆڕانکاریەکی جەوهری بەسەرداهات لایەنە ئەنجومەنیەکە یاخود لایەنە پەرلەمانیەکە زاڵتر بوو لە ناو سەرکردایەتی هەڵبژاردننی ژمارەیەکی زۆریش کە بریتین لە 124 ئەندام بۆ سەرکردایەتی بەڵگە ئەوەیە کە بەرنمەیەکی چڕ دانراوە ناتوانین وەکو جاران بە 30 کەس یا بە 40 کەس یا 50 کەس یا 55 کەس بتوانین کارەکان جێبەجێ بکەین لەبەرەوە بڕیار لەسەر ئەوە درێتەنانەت هەندێک جار پێش کۆنگرە بڕیار هەندێک پێشنیار هەبوو کە ژمارەیەکی زۆرتریشمان ڕەنگە پێویست بێت بەڵام ئێمە ئێستا دڵنیان لەوەی کە ئەم ژمارەیە ئەمە گونجاوە لەگەڵ پێداویستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغی ئێستادا یان یەکێ لەو شتانی کە ئێمە بەکردەوە لە بواری نوێبوونەوەیە بەردەستەمان کرد ئەوەیە کە ئێمە سەرکردایەتیەکی گەنجترمان پێشکەش کرد ئەگەر ئێوە بیرتانما بێت لە مازم ساڵی 2010 بوو یا 17 بوون و تارێکم لە کوردستان نوێ بڵاو کردەوە باسی تێکڕای تەمەنم ئەکرد لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی 58 ساڵ بوو تێکڕای تەمەن لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی 58 ساڵ بوو ئێستم هێشتا ژمارەکانم لا کۆ نەبووەوە ژمارەیشتر بدەم بەڵام بە دڵنیاییەوە یا لە چلەکانە یا لە سەرەتای پەنجاکان یعنی توانیمانە لانی کەم سەرکردایەتی 10 ساڵێک گەنج بکەینەوە ئەمە خۆی لە خۆیدا پێم وای هەنگاوێکە بۆ پێشەوە گزارش لە مەسەلەی نوێبوونەوە ئەکات لە مەسەلەی ڕۆڵی ژنان لە سەرکردایەتی بە دڵنیایەوە ئەمجارەیان ئێمە 24 ژن گەشتونەتە پۆستی سەرکردایەتی لە کاتێکە ئەمە بە بەراورد لەگەڵ ئەوتریانە نزیکەی 3 جار 4 جار لەوەی پێشوو زیاترە یعنی ئێمە تەنانەت لە مەسەلەی سەرکردایەتی گەنجەکەش ئێمە 88 ئەندامی سەرکردایەتی تازەمان هێناوەتە پێش بەرامبەر بە 36 کۆنەکان لەوانەیە کە نەمەوە پێش ئەندامی سەرکردایەتی بوون بۆیە توانراوە سوود لە توانا و گورجگۆڵی گەنجەکان لە سەرکردایەتی وەربگیرێت و سوود لە پسپۆری و شارەزایی کەڵەکەبووی بەتەمەنەکانی شەر وەربگیرێت ینی نە هەمووی گەنجە نە هەمووی بەتەمەنەکانە جیلەکانن ئەتوانن لە یەک سەردەما بێکەوە کار بکەن و شتێکی باش پێشکەش بکەن و گونجاوتریشن لەگەڵ سەردەمەکە و ئەتوانێت تێڕوانینی خۆشیان کارێک وکەن ڕنگدانەوەی هەبێت لەسەر ئەنجامەکان کە لە ئایندەیە ئەتواندرێت ببیندرێت باشە ڕەنگەمە پرسیاری هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لایەنگرانی یاخود ئەوەی کە بیر لە یەکێتی کاتەوە ڕەنگە و پرسیارە بکە ئای نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەست لە نوێبوونەوە تەنها بەستنی کۆنگرا و هەڵبژاردننی هاوسەرۆکاتی و یاخۆت سەرکردایەتی یان نوێبوونەوە چێتە ناو چینەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێخستنەوەی مەکتەبەکان کۆمەڵی بابەتی تر هەیە کە پرسە پێویستە قسەی لەسەر بکرێ پێویستە نوێ بکرێتەوە پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت ئەمە هەنگاوی بۆ ئەندرێت یاخۆت ئەمە هەنگاوی بۆدراوە جێبەجێمان کردووە یعنی لە مانجی ڕابردوو هەموو هەڵبژاردنەکانمان کۆتایی پێهێنا بەتابەتی بۆ مەکتەبەکان هەڵبژاردننی مەکتەبی سیاسی ئەم جاریان وەک ئەوە پێشوو نەبوو یان مەکتەبی سیاسی جاران دامەزراوەیەکی سەربەخۆ بوو ئێمە کە کۆنگرە تەواو بوو کۆمیتەی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی کۆ ئەبەوە 11 کەسی بوو نمونە هەڵەبژارد ئەمانە مەکتەبی سیاسین ئەم جاریان وامان نەکرد ئێمە مەکتەبی سیاسیمە بە چەند قۆناغێک هەڵبژاردەوە قۆناغی یەکەمیان ئەوەیە کە ئێمە کە هاوسەرۆک هەڵەبژێرین ئەم هاوسەرۆکە خۆیان ئەبن بە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی مەکتەبی سیاسی شەکەن ئەمە یەک دومیان کە 5 کارجار هەڵەبژێرین ئەمانە وەکو مەکتەبی سیاسی هەڵنابژێردرێن بەڵام وەکو کارجار هەڵەبژێردن بەڵام بە شێوەیەکی ئۆتۆماتیک پاشەوە کە هەڵەبژێردرن ئەبن بە مەکتەبی سیاسی لێپسراوی مەکتەبەکان قۆناغی سێمە کە هەڵەبژێردرێن وەکو مەکتەبی سیاسی هەڵنابژێردرێن بەڵام وەکو لێپسراوی مەکتەبەکان هەڵەبژێردرێن ئەبن بە مەکتەبی سیاسی وتەبێژیش ئەمە ئەمجارێن باەخێکی زۆرمان پێداوە بەوەی کە ئەبێت ئەندامی مەکتەبی سیاسی بێت وەکو تەبێش هەڵەبژێردرێت دواتر ئەبێت بە مەکتەبی سیاسی سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی ئەندامی مەکتەبی سیاسی نییە بەڵام لە کۆبوونەوەکانە بەشداری تیاکات ئەمەش تێڕوانینەکان لێک نزیکەکاتەوە لە نێوان مەکتەبی سیاسی لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی ئەمە تەشکیلەیە کە قابلی جێبەجێکردنە و قابلی ئەوەیە کە کارلێک لە نێوانیانە باشتر بێت بۆ نمونە ئێمە کێشەیەکمان هەبوو لە کاتی لە قۆناغی کێشەکانی ناویەچێتی
دوو گروپ دروست بوو یەکێکیان نزیک بوو لەوەی کە ناوی بنێن گروپی ئەنجومەنی سەرکردایەتی لەوە تریشان نزیک بوو لەوەی کە ناوی بنێن گروپی مەکتەبی سیاسی لەبەرەوە کێشەیەک دروست بوو ئێمە ئەتوان ناوی بنێن کێشەی هەڵوەشاندنەوەی مەکتەبی سیاسی دواتر چارەسەرمان کرد و توانیمان و ئەم چارەسەرش هەر خۆی ڕێی خۆش کرد بۆ کۆنگرە توانیمان یان کێشەیەکی گەورە بوو لە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بۆ نمونە ئەم کێشەیە محاڵە لە ناو سەرکردایەتی تازە ڕووبداتەوە یان کەس ناتوانێت مەکتەبی سیاسی هەڵوەشێنێتەوە چکو ئەمانە وەکو مەکتەبی سیاسی هەڵنەبژێردراون وەکو لێپسراوی دەستگایەک قۆناغێکیان پێش وەرگرتو پێشەوە بە مەکتەبی سیاسی بۆ نمونە ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئێمە چارەسەرێکمان بۆ دۆزیوەتەوە لە پێشوو لە هەموو هەڵبژاردنەکانی کۆنگرەکانی پێشوو ئێمە سەرکردایەتیمان هەڵەبژات سەرکردایەتی مەکتەبی سیاسی هەڵەبژات پاشان مەکتەبی سیاسی دەسەڵاتەکانی دابەشە کرد بەسەر ئەندامانی سەرکردایەتی ئەم جاریان ئەنجومەنی سەرکردایەتی بە هەڵبژاردن بە پێی ئارەزوو توانا و لێکدانەوەی کادرەکان کە بوونەتە سەرکردایەتی ئەوانە یەکتری هەڵەبژێرن و نافەسش لە نێوانەیە بێت کامیان باشتر بوو گونجاوتر بوو بەتواناتر بوو بدڵنیای ئەوە دەنجی زۆرتر دێنێت و لە پسراوەتێکە وەرەگرێت و لە هەمان کاتیشە لەم تەشکیلی تازەدا بەهێزترین سیستمی چاودێریمان دروست کردووە کە ئێمە 6 کۆمسیۆنمان هەیە ئەمانە چاودێرین بەسەر هەموو ئەندامانی سەرکردایەتی و دام و دەستگاکانی سەرکردایەتی و هەر کەم و کوڕیەک هەبێت ڕوبەڕویان ئەبنەوە و لە کۆبوونەوەکانە باسی ئەەکەن و تەنانەت دەرفەتی ئەوەش هەیە کە گۆڕانکاری لە لێپسراوەتیەکان بکرێت ئەگەر ئەو لێپسراوە بەپێی ئەوەی کە پێویستە نەیتوانی سەرکەوتوو بێت لە کارەکەی خۆی ئەمە من پێم وایە میکانیزمی تازەیە کارێکی وا ئەکات کە لێپسراو هان بدرێت بۆ کارکردن بۆ ئەوەی بتوانێت چاکترین کار پێشکەش بکات و ئەگەر لەو کارەیە سەرکەوتو نەبوو بە دڵنیاییەوە یەکێکی تر هەیە جێ ئەگرێتەوە و ئەگەر ڕەنگە لەوە سەرکەوتوو بێت بەڵام ڕەنگە دەرفەت هەبێت یەکێک ڕەنگە بە سەرکەوتوتر بزانرێت ئەو دابنرێت لە جێگای ئەو ئەمە هەمووی میکانیزمی پێم وایە گونجاوترە لەگەڵ ئەم سەردەمە و میکانیزمێکە نزیکترە لە مەسەلەی دیموکراسی کە خەڵک کەسێک هەڵبژێرێت جۆڕایەڵیشی ئەبێت و هەماهەنگیشی لەگەڵا زۆرتر ئەبێت بەڵام کە یەکێک دائەنرێت یا ئەسەپێنرێت یا بە زۆر ئەهێنرێت بۆ لە پسراوەتیەک بە دڵنیاییەوە کێشە لەگەڵ ئەوانەی خوار خۆی دروست ئەبێت ئێمە ئەوەمان چارەسەر کردووە ماوەمان بدرێتێ بۆ ئەوی بەرنامەکەی خۆمان جێبەجێ بکەین زۆر باشە دەستە خۆش بێ سواس تەلارخان کاکفەرید قسە لەسەرەوە کرد ئەم کۆنگرێکی جیاوازە بۆ خانمان جیاواز لە کۆنگرەکانی تر دوای سەرۆک مام جەلال بەردەوام گرنگی تایبەتی بە خانمانەدا پاڵپشتێکی بەهێزی خانمان بوو لە نێوەیەکێتی نیشتیمانی کوردستان لەم کۆنگرێدا ئەمە هەستی پێکرا تۆکو خانمێک کۆمنتە چییە؟ سەرەتا ساڵیادی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز بێ و زۆر بە خێراتنی هەواڵانمانەکەم و دەستخۆشتان لێکم بۆم بەرنامە تایبەتە بەڕاستی وەکو جەنابی شوێ ئاماژەت پێکرد یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی هەواڵ مام جەلال هەمیشە وای کردبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ بێت لە قەزەی ژنانە و ئێمە لە دوای 92 یەکەم حزب بووین کە دەستمان برد بۆ هەموارکردنەوەی یاساکان یەکەم حزب بووین کە دادوەری ژنماندانا کەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بۆ یەکەم جار بووم و یەکەم حزب بووین کە ڕاستە ڕێژەکە کەم بوو بەڵام ڕێژەی کۆتامان لە ناو حزبدانا بۆ ئەوەی کە بێتە دەرفەتی بۆ بەشداریکردنی ژنان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەم جاریش لە کۆنگرەیە ڕێژەکەمان زیاد کرد ئەو بوو کە دوایەوە کە ئەندامانی کۆنگرە بۆ بڵین بە ئەو ڕاستپاردەی هەموارکردنەوەی پەیڕەوی یا بە 124 ئەندامە ئێمە لەوێدا ڕێژەی لە ساڵ 25 ژنانمان تەسبیت کرد لە ناو پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە ئەو ئەمانەوەی ڕێژەکە تەنها بە کۆتا نەبێت دەرچوونی ژنان بە کۆتا نەبێ ئەوە جێگای خۆش حاڵی بوو بۆ ئێمە ژمارەیەکی زۆر لە ژنان بێ کۆتا دەرچوون حتا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بۆردەکان بۆ مەڵبەندەکان ژمارێکی زۆر لەو ژنانە هەمووی بە ڕێژێکی باش لە دەنگ بۆ بۆردەکان و بۆ ناوەند و بۆ مەڵبەندەکانیش دەرچوون ئەمە وای کردووە کە بۆ لەمە دو ئەتوانین بڵین کارەکە دوولانەیە بەشێکی پەیوەندیدارە بە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە وا بکەین پیاوانیش بەشدار بن لەوەی کە هەواڵەکانمان دەنگمان پێبەن و بتوانین کاری پێکەوە بکەین و ڕێژێکی زیاتر لە ژنان سەرکێ بۆ سەرکردایەتە
ئەوەی بینیم وەکو لە ناوپەیڕەوی ناخۆی یەکێتیە کە باڵپشتێکی زۆری هەبوو بەڵێ لە هەواڵانمان بۆ ئەوی کە ئەو ڕێژێ بچەسپێنین بۆ دەنگدان بە ژنان بەڵێ ئەوە هەستمان بۆ کرد بەڵام ئەوی گلەیمان هەبوو لە دانانی بەرپرسی مەکتەبەکان بوو کە هیوادارین ئەوش بەشێکی پەیوەندیدار بوو بۆ مەرجێک کە دامان نابوو کە هەر کەسێ لە پسراوی مەکتەبەکان وەرەگریان ئۆرگانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرەگرێ نابێت هیچ پۆستێکی حکومی و پەرلەمانی هەبێ بۆ ئەوی کە تەفەڕۆکە بە کاملی بۆ پرسە حیزبەکەی و لە هەمان کاتە دەرفەتێکی کەش بە هەواڵێکی کەی بۆ ئەو کارانە بکات لە ناو حیزبە بەشێکی پەیوەندیدار بووە بەڵام ئێمە هیوادارین لە داهاتوە قسە لەسەر کۆتانەکەین قسە لەسەرکەین ژنان بە ڕێژێکی زیاتر لە کۆنگرەی پێنجەمە سەرکەوێ بۆ سەرکردایەتی ئەمەش پەیوەندیدار بەشێکی بە خۆتی خۆمان و کوژنان بتوانین بە ئیرادێک بە کەفای خۆمان بچەسپێنین و هەروە کار بکەین بۆ ئەوەی بەشداری ژنان و هەروە متمانی ژنان زیاترکەین و هەواڵە ژنەکان و پیاوەکانیشمان وایان لێ بکەین کە دەنگی زیاتر بن بە ژنان ئەمە کە بەشێک پەیوەندیدار بەخۆوان بەشێکیش پەیوەندیدارە بە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە ئێمە ویستمانە ئەم کۆتایە خود بەشداری ژنان تەنها لە ناو ئۆرگانەکان یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ بەڵکو ڕەنگدادەوە بۆ پۆستەکانمان ئەو بەرکەوتانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی پەرلەمان بە هەمان شێوە وحتا قسەمان لەسەرەوە کردووە ئەو ڕێژی لە سڵاو 25 کاری لەسەرکەین بۆ بەرکەوتەی خۆمان لە ناو حکوومەتە چونکە سەرکردایەتی ئێستا مافی ئەوەی هەیە لە بەپێی پەیڕە و کە دەنگدا بۆ کاندیدانەی کە ئەچنە بەرکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت و حتا لە ئەو بڵێن ئەو کاندیدانی کەمە لە پەرلەمانی عێراقی لە حکوومەتی عێراقیش بۆی ئەمانە دەرفەتێکە بۆ ژنان کەمە بتوانین دەنگدەین بۆ ژنانە و کاندیدی ژنان سەرخین بۆ ئەو پۆستانە کەمە دەرفەتێکی زیاترە بێ بۆ بەشداریشکردنی ژنان لەلایکەوە بەتابەتی کێمە ئێستا لە ناوەندی کاروباری یاساین دەرفەتێک کەمان پێدرا بۆی کە کار لەسەر پێشکەشکردنی ئەو پرۆژە یاسانە بکەین لە ڕێگای فراکسیۆنەکانمانەوە لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بۆ ئەوی کە ئەو ڕێژەی لە ساسیە تەنها بۆ پەرلەمانی وەڵێ بەدەسەڵاتی تەشریعی نەبێ بەڵکو بۆ حکوومەتیش بێ بتوانین پێگەی ژنان زیاترکەین وەکو چۆن هەمیشە یەکێتی نیشتیمان پێشەنگ بۆ بەشداری پێکردنی ژنان لە پۆستەکانی یا لە حکوومەت کە یەکەم وەزیری ژنیش هەر یەکێتی نیشتیمانی کوردستان داینا لە کابینە یەکەمە و هەروەها بۆ پەرلەمانیش بە هەمان شێوە حتا مامجلال ڕۆڵێکی گرنگی هەبوو لە چەسپاندی لە ساڵ 25 بۆ عێراقیش کە ئێستا زۆربەی زۆری ئەو کۆبوونەوانەکە ئێمە لەگەڵ پەرلەمانتارەکانی عێراقا ئەیکەین یاخود پێشترکە ئەندامی یەکەم کۆنگرەی عێراق بووین لە 2050 کە قسەمان لەگەڵا ئەکردن کە باسی ڕۆڵەکانی هەواڵ مامجلال یەکێتی نیشتیمانی کوردستانیانە کرد لە چەسپاندی لە ساڵ 25 ژنان کە ئەمە بوو بە دەرفەتی بۆ ژنانی عێراقیش بە بەشداریکردن لە پەرلەمانی عێراقا کاتە ئێمە ئەتوانین ڕۆڵی زیاتر ببینین و ئەوەی جێگای ئومێدە لەم سەرکردایەتیە و بە تایبەتی لەم پەیکەرە تازە کە هەردوو هەواڵان کاک ڕزگار و کاک فەریدیش باسییان کرد ئەوەیە ئەم پەیکەرە زۆر جیاوازە لە پێشووتر ئەنی شێوازی هەموو بەشدارین لە بڕیاردانە و لە هەمان کاتا چاودێریکردنیش چونکە سیستمی هەڵبژاردننی بڵین لە ئەندامێکی بەسیتەوە کە ئەندامی مەکتەب هەتا لە ناو مەڵبەندەکان ئەتوان بەشدار بن لە ئۆرگانەکانی خوانەوە لە ناو ئەندام مەکتەب لە ناو مەکتەبەکانی خۆیان ناتوان بەشدار بن و حتا لە ناو مەڵبەندەکان ئەندام مەڵبەندەکانتان بەشدار بن ئێمە سیستمی کەشماندانەوە دوو ئەنجومەنی ڕاشکاریماندانە ئەنجومەنێک بۆ ڕاشکاری ڕاشکاری ئەکەشان بۆ پشتیوانی ئەم دوو ئەنجومەنە پاڵپشتی ئەو هەموو ینی مەرجە لە هەموو سەرجەم ئۆرگانەکان نابێ پاڵپشتێکە بۆ ئەوەی کە بتوانین هەم بتەمایی کۆکردنەوەی هەموو کادرەکان بەتابەتی ئەو کادرانی کە لە دەرەنجامی هەڵبژاردن لە ناو ئۆرگانەکانی خوانە دەرناچنیان دەرفەتی دەرچوونیان نابێ لە ناو ئەو ئۆرگانانەیە ئەمێننەوە و لە هەمان کاتە ئەبێتە ئۆرگانی بۆی کە ئەوانش بەشدار بن دیسانەوە لە بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای مەڵبەندەکەی خۆیەوە یاخود لە ڕێگای مەکتەبەکەی خۆیەوە ئەنی هەمومان بەشدارین لە بڕیاردانە و لە هەمان شێوە چاودێریکردنێکی زۆر بەهێزیش ئەبێ لە ڕێگای ئەو کۆمسیۆنانەی لە سەرکردایەتی هەیە و لە هەمان کاتە لە ڕێگای ئەو بۆردانی کە هەیە لە ناو مەکتەبەکانە دروست بوونەتەوە ئەتوانین بینە چەترێک بۆ پاراستنی مافەکانی کادر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و ناوەندی کاروباری یاساش لەبەر ئێستا تازە و یەکەم جارە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەبێ ئەش بە هەمان شێوە ئەبێتە چەترێ بۆ پاراستنی مافەکان کادرەکان و لە هەمان کاتە بێتە چەتێکیش بۆ پاراستنی مافەکانی ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نمونەی خانمی وەکو بەڕێستان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بێ دەستخۆش بێ پێم خۆشە میوانەکانش گفتوگۆ بکەن زانی ئەوانیش دەیانەوە چی بڵێن کێ پێ خۆشە قسە بکات فەرموو من بورهان عەبدوڕەحمان
بەخێربیت کارژێڕی مەڵبندی ڕێخستین سلێمانی ئەمەوێ بە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێم بەڕاستی کار لەسەر زیندووکردنەوەی فکر بکەن کاتێک کە فکر لە یەکێتیە دەستی بە زیندووکردنەوە کرد استراتیجێک دەستنیشانەکرێ لە بن استراتیجا کۆمەڵی ئامانجە بێ لە ناو ئامانجەکانیشا بیرکردنەوە ئەبێ میکانیزمە بێ بۆ جێبەجێکردنی هەم ئامانج و هەم گەیشتن بە استراتیج یەکێ لە ئیشە لە ئەرکە گرنگەکانی ئێستا یەکێتی نیشتیمانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بەڕای من دانانی فکرە بۆ یەکێتی و ئیشکردنە سەر فکری یەکێتی چونکە سەرجەم هەواڵان ئەخاتە بیرکردنەوە ئەخاتە یەکتیمی بۆ گەیشتن بە استراتیج و ئامانجەکانی ئەمە گرنگە بەلامەوە خاڵێکی تر بەڕێ ئێمە یەکێتی نیشتیمانی بۆ ئایندا کە هەرواشێ بینم زۆر بە وردی ئەبێت ئاگای لە ڕەوڕەوەی مێژوو بێ ڕەوڕەوەی مێژوو مەبەستم کایە ناوخۆیەکانە و دەرەوەی هەرێمی کوردستانیشە بە سیاست و بە پلانە استراتیجیەکانی دەرەوەی وڵات کە دەوڵەتە پێشکەوتۆکانی کرد ئاگای لە ڕەوڕەوەی مێژوو بێ لەمە ئاگای لە ترپەی دڵی گەنجانی سەر شەقامیش بێ ئاگای لە بیرکردنەوە و هەست و نستی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بێ چونکە فکری سیاسی لێرەوە دەست بە کاری خۆیەکە کە ئەبێت چۆنیەتی بیرکردنەوە و سروشتی خەڵک چۆنە لێرەوە بەرنامە ڕێژی بکە هیوادارم ئەمە بە هەند وەربگرن و هەمووشمان بە یەکەوە کاری لەسەر بکەین بین بە یەک تیم من ئایندە یەکێتی زۆر جوانترە بینم لە ڕابردوومان ڕابردوویەکی جوانمان هەیە بەڕاستی بە هەموو کەم و کوڕێکان و ڕێگریەکان کە هاتوتە بەردەممان ئایندەیەکی جوان و بەهێزی هەیە هینە ڕابردوویەکی جوان و بەهێزی هەیە من لێرەوە هەم هێزی ڕابردوومان هەم ئێستامان من ئایندەیەکی زۆر جوانی تابینمەوە چونکە ئێستامان ئێستایەکی جوانە لە پێکاتی سەرکردایەتیە لەو پرنسیپ و پەیڕەوەی کە دانراوە بە مەرجێک گوێڕایەڵی تەواوی پەیڕەو بین بە تەواوەتی پەیڕە و جێبەجێ بکەین لەناو پەیڕەوە حەچی پێویستە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیقەتەوە شیکاری پێ بکە و بگەێنێ بە ئەندامانی یەکێتی نیشتیمانی ئەندامانی یەکێتی نیشتیمانی شیکاری بۆ سیاسەتی نوێ یەکێتی نیشتیمانی بکەن چونکە بیرکردنەوە و ڕوئیای خەڵک بەرەو یەکێتی دەستی پێکردووە گەڕاوەتەوە بەو ئاستەی کە هیوایەکی زۆر جوان لە یەکێتی ئابینرێت ئەگەر سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی و سیاسەتی فەلسەفە و سیاسەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بیرکردنەوە بێ لە سروشت و بیرکردنەوەی کۆمەلگا پێم وایە جوان ئاوێتەیەکەی جوانیش ئاراستەیەکی دەستخۆش کاگرزگار کۆمنتی تۆ لەسەر قسەکانی کاگورهان واقع دەستخۆش بێت قسەکانم و قسەی ڕێکوپێک بوون بیرکردنەوەکان یان با بڵین هەنێکی ڕخنە ئامێز بوو زۆر ڕێکوپێک بوون یعنی بنیاد نەربوو قسەکان من تێدێ و هەواڵاکەم ینی لە پێشی کۆنگرە ئەمە سەرکایەتێکی پەرتەوازەمانە بوو کەڵین پەرتەوازە لەوە نابلێن دوو کەس دێرە ینی پەرتەوازەی لە بڕاردام پەرتەوازەی لە بیر و بۆچوون پەرتەوازەی لە پەیوەندەکان کوردستانی بێ یان دەرەوە بێ هەرێمایەتی بێ لە هەموو بوارەکان یا لە هەموو سێکتەرەکانی کاری سیاسی من پەرتەوازەیەکمان پێ دیار بوو ئەو پەرتەوازەی یەکێتی ئێزگار لاواز کردیانی زوڵمێکی زۆر گەورە نەتیجەی ئەو پەرتەوازەیە لە یەکێتی نیشتیمانی کرا و ینی تا ئێستاش یەکێتی نەیتوانی بگێت ئەو ئاستەی ڕابردووی خۆیانی ئەنی یەکێتی لەو ماوەی کەوا ئەو هەواڵ لە ڕخنەی لێگرتووانە لەسەر لاشەی سەروەریەکانی ئەژیا سەروەری شتێک نییەتانی هایدی دنیا بمێنێ سەروەرێکی جوانێت ئەگە تۆ جوانتری نەکە ڕۆژانە ئەمەی ئینگلیز دەڵێ ئابدەیت یان نوێبوونەوەی تیانەکەی ئەو سەروەرێت لەبەرەوە بەرکەنارەکرێ ینی خەڵکت ناسە بی لە سەروەرەکان تۆ ناکاتەوە خەڵک تووشی تۆرانە بێت تووشی دابڕانە بێت یان جاری واچێتە ڕێزی حزبێکی کەژانی هەموو ئەمانە نەتیجێ ئەو بەرتەوازەیە بوو مەوزۆی فکر لە ناوێکێتیا بە ڕسمی دیاری کراوە لە کۆنگرەی سێ لە کۆنگرەی چوار لە کۆنگرەی دوو کێشەکە لەوێ کاری پێ نەکراوە حزبێکی ینی پێناسەکەمان حزبێکی سۆشالیست دیموکراتن سۆشالیست دیموکرات لە دنیا یەک پێناسی هەیە چەند پێناسی جیاجای نییە ینی کە لێ سۆشالیست دیموکرات قوتابخانەیەکی فکری دیارە و ئێستا لە زۆر وڵاتی ئەوروپا سێرەکە سۆشالیست دیموکراتەکان لەسەر حکومەتیانی ئەنێ وڵاتانی کە بە وڵاتە ئاسوودەکان نووسراوە نەتیجەی چیە نەتیجەی حکومڕانی حزب بە سۆشالیست دیموکراتەکانن لە جێبەجێنەکردنی لە هەر وڵاتێک لەیان هەر حزبێکەوە بەر لە هەموو خەڵک زیان بەخۆیە گەێنیانی حزبێک هەڵگری بیرێ بێت کە بیرەکەش ناوی سۆشالیست دیموکرات بێت
کێک لە شتارە گرنگەکانیەوەی مەسن دادپەروەری کۆمەڵایەتی تێ یەکسانی مافژنی تەیە بیمەی کارە بیمەی تەندروستیە جۆرە هاشتی لەم بابەتی تایە ینی مۆزۆی گەندانە ژنانە هەموو ئەمانە لەناو بیری سۆسیالیزمکرا چارەسەری بۆ دانراوە بەڵام گرنگەوێت تۆ هەنگایی بۆ بنی جێبەجێکی توانە و یەک لە شتارە گرنگەکان وشەی نێبوونەوە کە ئێمە با بڵێن دروشمی سەرەکی کۆنگرەکەمان ئەو نێبوونەوەیە هەر بۆەوە نییە دەموچاوی نێ بێ بە سەرکردایەتی نوێبوونەوە دەبێت لە کار و کردەوە بێدانی نوێبوونەوە دەبێت لە هەڵسوکەوت بێ نوێبوونەوە دەبێت لە کاری ڕۆژانە بێ نوێبوونەوە بێت لە پەیوەندیەکان نوێبوونەوە بێت لە هەموو بوارەکانی کارکردنی حزبی ینی بواری ئەمە یەک دۆرە کارکردنی ئەواڵان باسی ئۆرگانەکانیان کرد لە کاتی پرسیارەکانی جەنابتە ئەگەر بێ هەڵسوکەوتەکان نوێ نەبن هەڵسوکەوتەکان سەردەمیانە نەبن هەڵسوکەوتەکان لە چارچەوەی پێڕەو نەبن ینی ئەمە نەمانتوانێت نوێبینەوە کەواتە نوێبوونەوە یەک لە هەرە گرنگەکانە پابندبوونە بۆ پێڕەوی ناوخۆیە پابندبوونە بۆ بەرنامە سیاسی کە پسندکراوی کۆنگری چوارەمە هەموو ئەندامی چیەشێتی و ئەنجا ئەو نێبوونەوەی شۆڕێکینەوە بۆ خوارەوە بۆ ئۆرگانەکانی خوارەوە ئێمە هەنگاوی زۆرمان لە پێشماوە ینی بۆ نێبوونەوەی ئۆرگانەکانی خوارەوەتر لە کۆمیتۆ مەڵبندۆ بیگرە ئەو سا مەکتەبەکان و بۆ نمونە مەکتەبەکانی ئێمە مەسەی مەکتەبی وامانێ ستافەکەی 10 ساڵێک ستاف هیوایە 15 ساڵێک ستافە سەرڕاستە سەرکەتی نوێ بۆتە بەڵام ئۆرگانەکانی خوارەمان نەبووتەوە یعنی ئەمە جۆرە با بڵێن ناڕێکی دروستەکە سەرکەتی نوێ بێ ئۆرگانێکی خواری خوارەوە بڵێن تەمەنی پیر بوو بێ یانی ئەمە دو کۆنفرانس کە کرد بێتمان بۆ کۆمیتۆ مەڵبەندەکان بەر لە 14 ساڵ کردومان لە ساڵی 2006ەوە ئەنی ئەو ستافی کۆمیتێ تەمەنی 14 ساڵە ستافی ئێستای ئەنجومەنی سەرکەتی تەمەنی هێشتا نەبووە بە 6 مانگی تەواو ئەنی سەرکەتی گەنجترە لە کۆمیتە و لە مەڵبەند و لە مەکتب لەوە چۆن ئەمە چارەسەرەکەوی لە ڕێگەی ئەو کۆنفرانسی کۆمیتە و مەڵبەند و مەکتەبانی کە نەخشە ڕێگاکەی لەناو پێڕۆ بۆی دیاری کراوە چۆنە کرێتوانە ئەوە یەک لە ئامانجە هەرە گرنگەکانی ئەمە بێت چونکە ئەگەر ئۆرگانەکانی خۆمان نوێ نەکەینەوە و بەردەوام هەڵبژاردن و کۆنفرانس نەکرێت لەناو ئۆرگانەکانمان ئەو کاتە بیریش لاوازە بێ بەردامی کار لاوازە بێ سنووری کارکردن کۆنە بێت شێوازێکی کلاسیک لە خۆی گرێتوانە بەڵام کە تۆ بەردەوام ئەو کۆنفرانسانت کرد لەو چارچەوە دیموکراسی کە لە پێڕۆ بۆمانداناوە ئێمە بەردەوام ئەتوانین نوێ بینەوە بەردەوام ئەتوانین شتی تازە پێشکەش بە خەڵکین پێشکەش بە خۆمان بکەین پێشکەش بنەوەکانی ئایندەش بکەینەوەانەندە لەبەرەوە من دووبارەیەکەمەوە دەبێت ئەو ڕەخنانە کە ڕەخنەی سەدان هەواڵی یەکێتی ئەوانەیە کە هەمووی داوای نوێبوونەوە ئەکات داوای ئیلتیزامەکات بە پێڕە و داوای ئەواکە یەکێتی دەبێت ئەو بیرە سیاسی کە خۆی نەخشە ڕێگای بۆ داناوە پێناسی بۆ خۆی کرد بە سۆسیالی دیموکرات بێکاری پێ بکات جێبەجێ بکات کەویت لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە ئەوێت کە لە پەرلەمانن لە ئەنجومەنی پارێزگاکان دواتر لە ڕێ حکوومەتەوە چ لە حکوومەتی عراق بێ حکوومەتی هەرێم بێ حکوومەتە خۆجیەکان بێتوانە دەبێت ئەو هەواڵانێمە کە لەو دام و دەستگا حزبی حکومی پەرلەمانیانن دەبێت کار بۆ بکەن بۆی ئەو سیستەمی سوسیالی دیموکراتە چۆن ڕنگ بداتەوە لە خزمەتکردنی کۆمەڵای خەڵکی کوردستان باشە کاکفەری دێمە لای بەڕێستان کاکە پرسیاری ئەوەی کرد باسی ئەوەی کرد دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هەستیارانە ئاگداری ڕەوڕەوەی مێژوو بێت بۆچی دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەم جۆرە بێت و کۆمنتی تۆ چیە لەسەر گفتوگۆکەی و کاکەی من نازانم ینی ئەو مەبەستێکی ینی بۆ مێژوو ئەوانە بەڵام بە دڵنیایەوە یانە ئەمەگە تەفسیری بۆ بکەم ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵی 1975 دامەزراوە یان لە کاتێکە کە بزوتنەوەی نەتەوەی کورد هەرسی هێنابوو گەورەترین شکست لە سەدەی 20م کە بەر بزوتنەوەی نەتەوەی کورد کەوتوێت لەو ساڵی کە یەکێتی دامەزراتیایدا بەدی هاتووە لەبەرەوە یەکێتی یان بەهەزکردن بە لێپسراوەتی دامەزرا بەوەی کە بۆشاییەک دروست بووە بەوەی کە بزوتنەوەیە کچی بەهێز نەیتوانی و ئاماجەکانی خۆی بەدەست بێنێت بۆیە یەکێتی وستێتی ئەم کاروانەکە تەواوکات و ئێستاش ئێمە هەر لەسەر ئەو بنەمایە کارەکەین کە ئامانجەکانی کورد هەمووی نەهاتوۆتە دی بەشێکی هاتوۆتە دی بەڵام بەشەکەی تریش خەباتی ئەوێت و ئەم ئامانجانش بە حزبی بەهێز بە حزبی پتە و
بە حزبی یەکگرتو دێتەلی هەر بۆ نمونە ئێمە بەشێک لە هۆکانی پاشەکشەی ئێمە ڕەنگە زۆرتر بگەڕێتەوە بۆ هۆی ناوخۆی نەکۆی دەرەچی ینی ئەوە نەبووە شتێک حزبێکی زۆر لە ئێمە بۆ نمونە باشتر پتەوتر تێگەیشتوتر گەشە کردوتر سەردەمی تر هاتوێتە پێش و ئێمە بەهۆی ئەمەوە پاشەکشەمان کردوێت بەڵام هۆکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە کێشە لە ناو یەکێتی دروست بووە لە باتی ئەوەی سەرقاڵی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بێت لە باتی ئەوەی کە سەرقاڵی گەشە بۆ خۆدان بێت سەرقاڵی چارەسەرکردن کێشەکانی خۆی بووە و بە دڵنیاوە کە یەکێک نەخۆش بوو ئاگای لە دەرەوەی خۆی نییە یان هەست خەریکی وەرگرتنی دەرمان و عیلاج و دەرزی و ئەو شتانێ ئێمە لەم قۆناغەدا ئەزانی گرنگ ئەوەی ئێمە زانیمان ئێمە لە قۆناغێکی دیاریکراودا نەخۆشیەکمان هەبووە عیلاجی خۆمان کردووە ئێستا چاک بووینەتەوە ئەمانوێت بگەڕێنەوە سەر قۆناغی پێش توشبوون بە نەخۆشی و کارێکی وا بکەیت کە ئەمە جارێشکە لە ناو یەکێتیە دووبارە نەبێت و یەکێ لەوەی کە یان منەتوان بڵم تەنانەت بڕیارێکی ڕانەگەاندراوە لە ناویەچێتی ئەوەیە کە ئێمە قەرارماندا و بە هیچ شێوەیەک پەیڕەوی ناوخۆ پێشێل نەکەین هەموو کێشەکانی ئێمە بەوە دروست بوو کە پەیڕەوی ناوخۆمان پێشێل کرد پەیڕەوی ناوخۆ هەموو پەیوەندیەکانی ڕێکخستووە هەموو میکانیزمەکانی داناوە پلانەکانی دیاری کردووە شێوەی کاری دیاری کردو کە ئێمە جێبەجێمان نەکرد بە دڵنیایە تووشی کێشە ئەبین و تەکەتولاتیش دروست ئەبێت چکە هەیەچێک هەوڵەدات پەیڕەوی ناخۆ بە زۆرێک جێبەجێ بکات کە لە بەرژەوەندی خۆیەتی ئەوەی تریان بە شێوەیەشتر بەو جۆرە کێشەکە قوڵتر ئەبێتەوە بەڵام کە بڕیارماندا بێت هەر لە سەرەتاوە کە ئێمە بە هیچ شێوەیەک و بە شێوەیەکی ڕەها سووربین لەسەر جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆ من دڵنیام لەوەی کە ئێمە تووشی هیچ شتێک نابین بەڵام بە دڵنیایەوە کێشە زۆر بە بچوکی دروست ئەبێت دواتر گەورە ئەبێت لەبەرەوە یەک پێشەلکاری بچوکی پەیڕەوی ناوخۆ دووەمیشی لە دواوە دێت و سێمیشی لە دواوە دێت و گەورە ئەبێت و کێشە دروست ئەبێت لەبەرەوە گەنێک ئەوەی ئێمە یەکەم پێشەلکاری ڕێگە پێ نەدەین کە بۆ یەک ئەبێت بە دوو و وەکوتم ئەمە بڕیارێکی ڕانەگەێنراوی ئێمە کە ئێمە بۆ قۆناغا ناخۆش و بۆ ئەزمونە سەختەیە تێپەڕیون جارێک کە ئەوە دووبارە نەکەینەوە دەستخۆش بەڕێزێکی تر فەرموو من دەبێت لەگەڵ هەواڵەکانم دوو پرسیار یان دوو مەسلی جەوهری مناقەشە بکەین کە من بە پێی لەگدانەوەی خۆم کە گرنگە بووم قۆناغا ڕاستە هەواڵانم زۆر باسیوان کرد کە ئێمە یەکێتی نیشتمانی کۆنگری چوارەمی بەستووە بە بڕای من ئێمە دەتوانین دوو قۆناغ لە یەکێتی نیشتمانی کوردستاندا دیاریکەن پێش کۆنگرە دوای کۆنگرە پێش کۆنگرە چی گلەیمان هەبووە ئەبێت لە کۆنگرە تەواو بوو بێت بەڕاستی و دوای کۆنگرەی ترێمە کۆنگرە بووە هۆی ئەوەی کە بەشێکی زۆر گلەیەکان بڕوێنێتەوە ئەمە مەسلەیەکە بێت چاوەڕێ بکەین بێت چاوەڕێ بکەین چونکە دەردی برادران باسییان کرد 6 مانگیش یە حکومدانیە لە سەرەوەی سەرکەوتنی یا سەرکەوتنین ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان لە بەردەم سەرکردایەتێکی نوێ و تەجروبەیەکی تازایی من پرسیارەکەم بۆ هەواڵەکانم یەکەم ئەمە دیاریکراوی ئەتەوەکی وڵاتداتەوە هەرچیکیانە گەر بۆ لە ڕێگەیمانیشەوە بۆ هەموو سەرکردایەتەکانی ترمان 45 ساڵ پێش ئێستا کۆمەڵێک لە هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان وەڵامی پرسیارێکیاندایەوە ئەویش کە یەکێتی نیشتمانی کوردستان بۆچی توانیان لە وەڵامیان پرسیارە مانەفەستێک بۆ یەکێتی دابنێن کە لە ماوەی ئەم چەند ساڵانی کەم 25 ساڵی خەبات لەژێر ڕۆشنایی ئەم وەڵامە درێژە بە خەبات و تێکۆشان و خەباتی شۆڕژگەرانە بێن و دوجاریش بە ئاکامەکان گەیشتین کە ڕاپەڕین دوایە چوونە دەسەڵات و حکومداری ینی تا ڕادەیەک ڕێگەکە ڕازگۆ و ڕاست و ڕەوا بۆ گەشتونەتە نەتیجە ئەمەی بۆ قۆناغی ئێمە گرنگە دەبێم ئەم هەواڵانم لە سەرکردایەتی وەڵامیان پرسیارە بەنەوەجارێکی تر ئەو پرسیارەی کە یەکێتی نیشتمانی کوردستان بۆچی یان جارێکی کە ئێمە دەبێت تعریفی یەکێتی نیشتمانیان پێناسەی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەلومەرجێکی نوێ و لە گۆڕانکاریکی نوێ و لە بارودۆخێکی نوێ ئێمە جارێککە بتوانین دای بڕێژینەوە بۆی ئەم داڕشتنەوانە ئەم لێکدانەوانە ئەم بیرکردنەوانە بۆ قۆناغە نوێیە کە لە هەلومەرجێکان ئێمە هەرێمی کوردستان لە ناو کۆمەڵە سیراعاتی ململانی ئەقلیمی و دەولی و دەزانین کە دنیا بەرەو گۆڕانکاریەک و گۆڕانکاریێکی گەورە ڕوە و بە تایبەتی دوای ئەم حملەی ڤایرۆسی کۆرۆناتی دەگەن کە تەغیراتەکان گۆڕانکاریە و ڕەنگە لە سیاسەتی گشتی و ململانی و سیستەمی نێودەوڵەتیە گۆڕانکاری گەورە بێ نەخشی سیاسی ئەم حیزبی ئێمە لە ئایندە لەم گۆڕانکاریانە ئەم حیزبی سەرکردایەتی حیزبی من دەبێ وەڵامی پێ بێت بۆم گۆڕانکاریانە چی بکەین
چونکی ئەم سەرکردایەتی من پێم وایە من تاکیدم لە ئایندا بەریەکەوتی لەگەڵ کۆمەڵە قەیرانە بێ لەگەڵ کۆمەڵی ئەزەماتە بێ ڕەنگە ئەزەماتی دەوڵەتداریتی بێ ڕەنگە ئەزەماتی شێوەی دەوڵەتدارێتی بێ ڕەنگە مەسلەی بێکاری بێ ڕەنگە خەڵک دێتە سەرجادە داوای مافی خۆیەکە داوای ژیانەکە مەسلەی بێکاریە ڕەنگە ئەقتابەکان گۆڕانکاریان بەسەریە لەناو ئەم بارودۆخە پێویستان سەرکردایەتی ئێمە نەخشەیەکی سیاسی یا مانەفێستێک بدەن بە ئێمە بۆی کاری لێ بکەن کە من پێم وایە ئەرکی ئەمانە ئەمڕۆ لەبەرەوەی کە ئەمان سەرکردایەتی حیزب و ڕابەرایەتی حیزبی ئێماکەن ئەمە نقطەیەکە باشە بە بڕای من دەبێ ئەم سەرکردایەتی نوێیە بە ئەرکێکی نوێی خۆی بزانێت بۆی بتوانێت بە وردی تێڕامانێکی قوڵ من پێمە ئەگەری من لە بابەتەکان تێنەگەین ناتوانین وەڵامی ڕاستیشمان بۆیە بێ پێشەوەی دەبێت لەم ڕووداوانە لە مەحداساتانە تێبگەین ئەمە بەسلەیەکە من پێم وایە کە ئەمە پرسیارێکی مەطرحە لە بەردەم برادەرەکانمان لە سەرکردایەتی کە دەبێت هەوڵی بۆ بدەین بیری لێ بکەینەوە و هەوڵ بدەین کە ئێمە لەناو ئەم چوارچێوەیە کە ئەمە پرسیارێکی جدی دەبێت هەوڵ بدەین دووەم شت کە پرسیارێکی جدیترە بۆ ئێمە 27 ساڵ لە دوای ڕاپەڕین حکومڕانیمان کردو لەم کوردستانەوە بەشداری حکومڕانی بووین لە کوردستاندا و حیزبەکەی ئێمە کۆمەڵە دروشمی ئەساسی هەبووە ئێمە وەکو حیزبێکی چەپ و سۆشال دموکرات کۆمەڵە داخوازی گەورەمان هەبووە و هەندێک لەم داخوازیانە نەماتوانێت تحقیقیکەین ڕەنگە توانی بێتمان هەندێک لە ماف و ئازادەکانی خەڵک دەسەبەرکەین بەڵام نەماتوانێت بەشێک لە دادپەروەری جێبەجێکەین ڕەنگە لەناو حیزبەکەی خۆمان نەماتوانێت دادپەروەری جێبەجێ بکەین و ئەو نیگەرانی خەڵک لەسەر جادە و کە هەیەی بەرامبەر بە حیزبەکەی ئێمە بەشێکە لەمە دەبێ ئەم سەرکردایەتیە لەم مەسلەیەدا بە دقیقی بە وردی لەسەر مەسلەی خزمەت گوزاریەکان لەسەر مەسلەی هەری کار لەسەر مەسلەی گەنجان و لەسەر مەسلەی دەوڵەتێک دەوڵەتداریە کە ئەم دەوڵەتدارێتیە سەروەتی ئەم وڵاتە بتوانێت کە کەرامەتی ئینسانی تاپەرازراو بێت لە وڵاتە ئێمە خەباتمان کردو بۆەوەی کە بتوانین کەرامەتی ئینسانی کورد بپارێزی بۆی کێتی ئەمەی گرتووە بە خوێنی ژەمەی سەلماندووە و خەباتیش بۆ کردو بۆی پرسیاری جدی دووەم لە بەردەم سەرکردایەتەکەی من ئەمەیە ئەگەر ئەمە نتوانین بکەین ئێمە ئەم دوو ڕەهەندە ئەم دوو پرسیارە جدی وەڵام نەدەینەوە کەمە پرسیاری جدی پێم وایە دەبێت ڕەفیقانمان لە سەرکردایەتی شەونخنی زۆری بۆ بکەن و ئەمەش وەڵامێکی ئاسان نییە کارێکی قورسە پێم وایە دەبێت بە تێفکرینی قوڵ بە تێڕەمانی قوڵ دەیان سنتەری بیرکردنەوە دروستکەین بۆی کە تیا بیرکەینەوە بۆی کە بتوانین ئەم ڕەهەندانەوە ئەم لێکدانەوانە بە دروستی بەرینە سەر بۆی هیوادارم من ئەم دوو پرسیارم بۆم هەواڵانم و بە هەواڵەکانی تریشمان لە سەرکردایەتی کە گرنگە ئێمە ڕاستە کۆنگرەمان بەستۆ بەڵام دوای کۆنگرە خەڵکی کوردستان خەڵکی جادە چاوەڕێ ئەم وەڵامانەیە لەم سەرکردایەتی من تا جارێکە پەیمانێکی نوێ لەگەڵم حیزبێمە بەستێتەوە دەستخۆش سپاس کاگرزگار دوای 45 ساڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی دانەوێت هەمان پرسیار بکەنەوە لەم دۆخەیە دوای 45 ساڵ ئەبێ وەڵامەکەی چی بێ خۆی قسەکانی ڕاست کورت وەڵامەکە ێزگار وەڵامێکی زۆر دوو درێژێ منە وڵە دەم زۆر بە کورتی وەڵام بدەمەوە ئەوە نامیلکێ بوو بە عەربی بە کوردی دەرچوو عەربەکەی گوت الاتحاد الوطني اتحاد الوطني کوردستان لماذا ئەو نامیلکەیە بۆچی دەرچوو ینی ئامان لە دەرچوونەوە نامیلکەیە چی بوو ئەنێ هەواڵە ئەڵێ ئەوە چەمچی کاری سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاتە یا با بڵێن فۆرمەڵی کاری سیاسیەکێتی نیشتیمانیە کرد یا خەباتی یەکێتی نیشتیمانیە کرد لەو قۆناغا ئەو یەکەم ئەو نامیلکەی بۆ بوو بە کەسانێک بڵێ یەکێتی لەبەر ئەمە دامەدراوە قەنەعەت بە خەڵک بکە قەنەعەت بە کۆمەلگا بکە بە گەنج و بە شۆڕژێڕەکان بکە بەو کەسانی کە وێڵی کوردایەتی بوون وێڵی پێشماگایەتی و قوربانیدان و خۆبەختکردن لە بەرەمەیە یەکێتی ئەم ئامانزانەی هەیە ئەوێ یەکێتی لە ئایندەی ئەمە بکات یەکێتی ئەوێ ئاوا خزمەتی میلەتەکەی بکات ئەوەیە ئەوەی تری ینی بۆ خودی ئەو کەسێک کە بوو بە یەکێتی بوو بە ئەنامی یەکێتی ئەمە ئامانجی توێ تۆ بۆیە بوو ینی ئەنامی یەکێتیت ئەم خەباتە لەسەر ئەم ئەرکە لەسەر شانی توێ ئەوانەیە ئەو قسەیە ینی ئەو نامیلکە یان با بڵێن ئەو دیدە ئەو بیرکردنەوەی ئەوسا چۆن لەگە ئێستای گونجێنیوانە ئێستا قۆناغی حکومداری ینی من لە قۆناغی خەباتی چەکداری نین تاوانێمە ئێمە ئێستا لەناو حکوومەتی عراقین لە حکوومەتی هەرێمین ینی حکوومەتەکە دژی خۆمان نییە خۆمان حکوومەتین سەر کۆمارە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانە ینی دەخۆەوە ئاسێکی ئیداری زۆر بەردەمە ئەندامی پەرلەمانمانەیە وەزیرمان هەبوو ئەبێت تر لە دام و دەستگاکانی دەوڵەتی عراقا هەین لە کوردستان هەین کێشەکە لەوێتێت تۆ ئەوە قۆناغێکی شۆڕژێری تێپەڕان نسێ لە قۆناغێکی حکمێکی مەدەنی دیموکراسی توانە تۆ چۆن ئەو سا خزمەتی خەڵک دەکرد لە ڕێگەی قوربانیدان و بەرگریکردن لە ناسنامەی کورد و شۆڕشەکەی
ئێستا چۆن بەرگری لە مافی هاوڵاتیەکە ینی لە وڵاتی ئێمە کێشەکەمانەیە ینی هاوڵاتی هەست بە زۆڵمێکەکە هەست بە چەسانەیەکە حەقیشێتی ینی لەوەی خەڵک زۆر ئەوە بە باڵێن شتێکی زۆر گرنگ تەنیا موچە مۆزۆ تەنیا موچە نییە کۆی سیستەمی حکومڕانی وڵاتی ئێمە بە هەرێمون بە عێراقشەوە پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بۆیە ینی ناوێت پێمان ئای بێگە سیستەمی ئیداری خۆمان نوێ بکەینەوە سیستەمی خزمەتگوزاری خۆمان نوێ بکەینەوە ئەوانە ئێمە دەبێ هەڵگری ئەو چەکە بین ینی ئەو نامیلکەی کە جەنابەت باسێکە لە قۆناغی ئەوە ئێمە چۆن بتوانین ئەم وڵاتە دەوڵەمەندە هەم عێراق وڵاتیش دەوڵەمەندە و هەرێمی کوردستان وڵاتیشی دەوڵەمەندە کەچی سێرەکە هەژاری هەیە بێکاری هەیە نەبوونی ینی نەخۆشی جۆرا زۆر ناو کۆمەلگا هەیە جگە لە مۆزۆی کۆرانە مەرسم کۆرانە نییە ینی ئەی ناکرێم وڵاتە هەژاری تیابێدانی هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە شێوازی بەڕێوەبردنی حکومڕانی لە هەرێمی کوردستان و عێراق شێوازێکی شەفاف نەبووە شێوازێکی عادل نەبووە شێوازێک نەبووە چوارچێوێکی یاسایی تون و تۆڵی هەبێت وانە ڕۆژە ئەگەر ڕخسەتی برات بدەیت ئەو ڕۆژە سەرۆکی پەرلەمان شتێکی زۆر جوانەڵێ ئەڵێ من نەمزانیوە قەرز کرابێت قەرز کرابێتوان چکە قەرز حکوومەت بۆی نی بە ئارزوو خۆی قەرزکە بەتابێتی قەرزی دەرەچی لە هیچ یاسایەکی دنیاە هیچ پەرلەمانێکی دنیا هیچ حکوومەتێکی دنیاە باڵ تەلار بەرسی ناوەندی کاروباری یاسایە و پارێزەرش بۆ ئەندام پەرلەمانش بووە ینی نابێت دەوڵەت لە خۆی بچێت لە دەرەوە قەرزکە ئەوە کێشەیەکی نیشتیمانی زۆر هەستیارە حکوومەت ئێمە چۆ قەرزی کردو بەڵام پەرلەمانەکە ئاگای لێ نییە کە نوێنەری میلەتەکەی ئەوانەیە دا من دێمەوە سەر ئەسڵی ئەو پرسیارەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ینی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بۆی ئەوێ میلەتەکە لەگەڵی بێ ئێوێ ئەندامەکانی دڵسۆز بوون بێ یانوێ ئەندامەکانی شەونەخوونی بۆ بکەن لە پێناوی گەشەکردن و سەرفرازی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت ئەو بۆیە بۆ خزمەتگوزاری خەڵک بێت بۆ ئاسوودەی خەڵک بێت بۆ کامەرانی خەڵک بێت ینی ئێمە نابێ بڵێن ئەم 26 ساڵی چاڵەمان نەکردووە هەر سەرکردێکی یەکێتی نیشتیمانی و هەموو حزبانی کە بەشدارن حکومەت لە ماوەی ئەم 26 ساڵەیە چکە هەموو حزبەکانی کوردستان بەشدار بوونە تەقریبەن ینی بەم حزبانی ئێسرەوەی نوێی لێ دەرسی هەمی لە حکومڕانی بەشدار بوو هەمووی پێویستی بە خۆداچوونەوە هەیە ینی نەمانتوانێت و ئامانجەیە ئەو داوای کە میلەت هەیەی ئێمە جێبەجێ بکەین و پێداچوونەوەش عیب نییە گۆڕینی یاسا عیب نییە پەنابردن بۆ چەچێک کە گەندەڵی نهێ لە عیب نییە ئەمە واجبە ئەمە ئەرکێکی ئاینیە ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی نەتەوەی و ئەرکێکی بۆ ئێمەمانان ئەرکێکی حزبی ئەساسیە ینی بین ئێمە ئەوە چارەسەرکەین باشە تەلارخانتۆ کۆمنتت هەیە وڵا بۆ قسەکانی کاکبورهانی شو کاگەنوەر بەڕاستی ئەگەر لەوەی کاکبورهان دەست بکەین فکر زۆر گرنگە هاوڕام لەگەڵ پرسیارەکەی و لە سەر قسەکانی و ئێمە بۆی ئەمە کا لەسەرکەین و بەشداری پێ بکەین لەسەر ڕنگدانەوە فکرە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگا واڵا کراوەتەوە بۆ هەموو کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی بۆ هەموو ئۆرگانێک پەیڕەوێکی کارمان هەیە لەم پەیڕەوی کارەیە هەموو کادرەکان دەتوان بەشدار بوون لە ڕێگای ئۆرگانەکانی خۆیان بۆ گەیاندنی پەیامەکانی خۆیان و کارکردن لەسەر چۆنێتی ئەو پەیڕەوی کارە هەتاکو بتوانین چیان بێر بۆ داهاتوو بۆ چەسبانی ئەو فکران لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاراستەیە کابێتەوە کە لەگەڵ خواست و داواکاریەکانی ئەوە بێتەوە ئەوە توان کاری لەسەر کرێت لەسەر قسەکانی هەواڵ ئەنوەریش بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو قۆناغێک بەعنی دروستبوونەکەی بۆ هەموو قۆناغی خۆی گونجاندووە بۆ نمونە یەکەم جار لە ساڵی 1975 شۆڕشی نوێ بووە دواتر بۆ هەموو کۆنگرێک کە کردوێتی بەرنامە و پلانی خۆی هەبووە کە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارودۆخە بۆ ئەم قۆناغە زۆر جیاوازە لەبەرەوەی لە ئێستاە قۆناغێکی زۆر ناسکە دۆخی هەرێمی کوردستان بەتابەتی لە دوای پرسی ڕەفراندۆمەوە پەیوەندیەکانمان لە ناوخۆ و هەتا لەگەڵ عێراقا لەگەڵ وڵاتانی دراسیا زۆر جیاوازە شێواز و مامەڵە و توانای حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقا زۆر جیاوازە بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی ئێستا لە ڕێگای پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوە هەیکەلە و فۆرمەکەی خۆیان بە شێوازی گونجاوە کە بێتەوە لەگەڵ خواست و داواکاریەکانی هەم کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سیاسەتی ئێستا و قۆناغی ئێستای هەرێمی کوردستانیش و ناوچەکەیە بەڵام ماوەتەوە سەرەوەی کە بەرنامەمان و بەرنامەشمان هەیە
کە بۆی تێڕوانیمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریکردنەکەمان لە چ ئاستێکایە شەراکەتی حەقیقیە یاخود مجرد بەشداریەکی سادەیە لەگەڵ عێراقا چۆنی لەگەڵ وڵاتانی دراوسەیە ئەمانە هەمووی شێوە ئیشکردنیەکە لە ئێستاە ڕاستە هەموویمان بەنووسین هەیە ماوەتەوە سەرەوەی کە بەکردار ئیشی لەسەر بکەین و ئەو سەرکرداتی تازە کاری لەسەرەکە و بەڵێنی ئەوشمان ناوە بە هیچ شێوەیەک پەیڕە نشکێت ئەنی کار لەسەر نەکەین کە پەیڕە بشکێت و پەیڕە پێشێلکەین بۆیە ئێمە ئەم قۆناغی کارکردنە بۆ جێبەجێکردنی پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو بەڵێنانەی یاومانە لە هەڵمەڵی هەڵبژاردنەکانە چکە بەڕاستی ئێستا ئەمەمان لێ یاد نەچێت کە متمانە زۆر کەمە لای هاوڵاتیان و ئاستی ڕۆشنبیری تاکیش ئێستا زۆر بەرز بۆتەوە بە تایبەتی ئێستا هەموو بەڵێنێ خەڵک باوەڕی پێ ناکات بەڵێنی بریقەدار باوی نەماوە بۆیە ئێمە گەشتن ئەلەوەی لەم قۆناغەیە کار لەسەر جێبەجێکننی بەڵێنەکانمان کەین بەکردار لە ڕێگای حکوومەتەوە حکوومەتی هەرێمەوە لە ڕێگای حکوومەتی عێراقەوە چۆنێتی بەشداریکردمان و مامەڵەمان پێداچوونەوە بە سیاسەتی خۆمان لە ناوخۆ و لە دەرەوە چۆنێتی مامەڵەکردن و پەیوەندیەکانمان لەگەڵ حیزبە کوردستانیەکانە لەگەڵ حیزبە عێراقیەکانە حتا لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەمانە هەمووی بەرنامەکانمان هەیە ماوەتەوە کە کاری لەسەرکەین بۆی وەڵامی ئەو پرسیارە بینەوە بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەتایبەتی لەم قۆناغی ئێستاە و هەمومان بە یەک ئاراستیا ئیشەکەین ینی ئەوەی کە جێگای خۆشحاڵیە لە ئێستا لەم سەرکرداتێکە ئیبینین کە ئەوەیە کە مرکزیت هەیە لە بڕیاردا و وەکو کاک فەریدی ئاماژی پێکرد ئێمە یەک وتەبێژیشمان هەیە لەوەی کە کێ ناطقی ڕسمیمان بێ و کێ تعبیر لەوە بکاکە وتەکان یعنی پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان بگەێنێ و لە هەمان کاتە لا مرکزێتیش هەیە بۆ هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی سەربەخۆیەک بدەین بە بڕیاردان بە بەشداری پێکردن لە بڕیاردان بەڵام ئەمە یەکێتێکی پێشووتر نیە مرکزیت هەیە لە بڕیاردانە بۆ چێواز و پیاداچوونەوە بە هەموو مامەڵە و پەیوەندیەکانمان لەگەڵ حیزبولانە سیاسەکانە و هەدەفی ئەساسیمان پاراستنی بەرژەوەندی گشتیەکانە لە هەرێمی کوردستان پاراستنی کیانی سیاسی هەرێمی کوردستانە پاراستنی بەرژەوەندیەکانی تاکە بەڵام لە چوارچێوەی بەڵێنان لە چوارچێوە کردارەکانە ئەویش لە ڕێگای سیاست و جێبەجێکنی سیاست و بەڵێنەکانی یەکێتیە لە ناو حکوومەت و لە نێوان پەرلەمان تاو کاتی کە یەتەوە لە بە سیاستەکانی خۆمانە.